ئەگەرچی بەهێزبوونەوەی گروپی تێرۆریستی داعش بە ئەستەم دەزانرێت، بەڵام ڕاگەیاندنی هەڵمەتێک بۆ تۆڵەسەندنەوەی کوشتنی سەرکردەکەیان بە زەنگێکی ئاگادارکردنەوە بۆ دەستپێکردنەوەی پەلامەرەکانیان لێک دەدرێتەوە. ڕۆژنامەی مۆنیتەریش ئەوەی ڕاگەیاندووە لە چارەکی یەکەمی ئەم ساڵدا تێرۆریستانی داعش بەرپرسارەتیان لە 120 پەلامار ڕاگەیاندووە. گروپی تێرۆریستی داعش لە تۆمارێکی دەنگیدا هەڵمەتی تۆڵەسەندنەوەی ڕاگەیاندووە لە بەرامبەر کوشتنی ئەبوو ئیبراهیم قوڕەیشی سەرکردەیان لە سەرەتاکانی ئەم ساڵدا. هەر لەو تۆمارەدا ئەبوو حەسەن هاشمی قوڕەیشی وەک سەرکردەی تازەی گروپەکە ڕاگەیاندراوە کە دەبێتە سێیەم سەرکردەی گروپی تێرۆریستی داعش لە ساڵی 2014ەوە کە خەلافەتەکەیان دامەزراندووە. شارەزایان باز لەوە دەکەن داعش لە ڕاگەیاندنی هەڵمەتی تۆڵەسەندنەوەی سەرکردەکەیان سەرقاڵی وڵاتانی ئەوروپایان بە جەنگی ئۆکراین و رووسیاوە قۆستۆتەوە، چونکە لێسادا هەموو تەرکیزێکیان لەسەر ئەو جەنگەیە و مەترسیەکانی داعشیان پێشگوێ خستووە. بەشێک لە شارەزایانیش ئەو هەڵمەتە بە زەنگێکی ئاگادارکردنەوە دەزانن بۆ دووبارە خۆڕێخستنەوەی تێرۆریستانی داعش. بەڵام ڕۆژنامەی مۆنیتەر لە راپۆرتەکەیدا ئاشکرای کردووە داعش توانای پەلاماری فراوانی نەماوە و تەنها پشت بە پەلامەری بچووک و سنووردار دەبەسێت بۆ بە ئامانجکردنی هێزە ئەمنیەکان و ناتوانێت شوێنەکانی نیشتەجێبوون بکاتە ئامانج. ڕۆژنامەکەەوەشی ڕاگەیاندووە لە چارێکی یەکەمی ئەم ساڵدا تێرۆریستانی داعش بەرپرسارەتیان لە 120 پەلامە ڕاگەیاندووە، 77یان لە ناو سنوورەکانی سووریادا بوون. بە پێی ڕاپرسی هەواڵگریەکانیشتا ئێستا گروپی تێرۆریستی داعش نزیکەی 10,000 ئەندامی هەیە لە نێو عێراق و سووریا و دوایین خوێناویترین پەلاماریشان لە عێراق بوو لە مانگی تەمموزی ساڵی 2021 کە لە پەلامارێکی خۆکوژیدا لە بەغداد 30 کەس کوژران.